هاو نیشتیمانیانی خۆشەویست ئەم کاتتان باش. دوای ڕاگەاندنی ئەنجامەکانی هەڵبژاردن ویستم لە ناخی دڵمەوە سوپاسی یەکە بە یەکەی ئێوە بکەم چ بۆ بەشداریکردنتان لە پرۆسەی هەڵبژاردن چ بۆ پێدانی دەنگ و مدمانەتان بە لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان و بە بەندەی مخلستان. شەرەفێکی گەورەیە بۆ من کە توانی بێتم ببمە جێی متمانەی بەشێکی زۆرتان کە دەنگتان بە مندا و دەنگتان بە لیستی 105دا دڵنیاتانەکەینەوە کە ئەم دەنگەتان وەکو ئەمانەتێک لای ئێمە پارێزراوە بێ و بەکاری دەهێنین بۆ ئەوەی بتوانین بە قووەتی ئێوە خزمەتێکی باشترتان پێشکەشکەین. ئێستا کە پرۆسەی بانگەشە کۆتایی پێهاتووە ئێمە ئەبێ کارە قورسەکە دەست پێ بکەین کە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. بۆیە پێویستە هەموو ناکۆکیە سیاسیەکانە وەلاوەنەین کار بکەین بۆ بەهێزکردنی یەک ڕیزینەوە ماڵی کورد لە ناو حکوومەت و لە ناو پەرلەمان باشترین خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بگەێنین. ئەمەش پێویستی بە پێکەوە کارکردنە، پێویستی بە هەماهەنگیە و دووبارە پێویستی بە وەلانانی کێشە ناوخۆیی و سراعە سیاسیەکانە و پێکەوە کارکردنە لە پێناوی بەرژەوەندیە گشتیەکان. ئەرکی قورس لە بەردەم پەرلەمانی داهاتوو هەیە، کێشەی گەورە لە بەردەمی حکوومەتی داهاتوو دەبێ. بۆ تێپەڕبوون و زاڵبوون بەسەر ئەم کێشە و تەحەدانە پێویستمان بە یەک ڕیزی نیشتیمانیە بێت، پێویستمان بە پێکەوە کارکردنە بێت. بەندەی مخلستان لە هەر کوێیەک بم دڵنیاتانەکەمەوە هەر قوبادەکەی خۆتانم و خەباتەکەم لە پێناوی بەدەستێنانی ئارامی زیادکردنی هەلی کار و باشترکردنی خزمەتگوزاریەکانتان. ئێوە لەم بانگەشەیە سەلمانتان کە لەگەڵمان بوون، بۆیە ئێمەش لێرەوە بەڵێنتان بۆ دووپاتانەکەینەوە کە لەگەڵتان دەبین بۆ ئارامی، بۆ هەلی کار، بۆ خزمەت. سوپاستانەکەین بۆ بەشداریتان، سوپاستانەکەین بۆ مدمانەتان. حەزەکەم لێرەشەوە سوپاسێکی تایبەت پێشکەش بە تیمی بانگەشەی خۆم بکەم، بە بازنەکان، بە خۆبەخشەکان، بە کاندیدە بەڕێزەکانی لیستی 105 کە هەر یەکەیان لە شوێنی خۆیان هەوڵیاندا زۆرترین دەنگ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ بکەنەوە. لە هەمووی زیاتر لە هەمووی گرنگتر سوپاسی ئێوەی دەنگ دەربکەم بۆ متمانەتان، دڵنیاتانەکەمەوە کە لە ئاستی چاوەڕوانیتانە بین و بۆ کوردستانێکی ئارام و خۆشگوزەران هەرشاد و سەربەرز و سەرکەوتوو بن.